ئەمریکا خۆی بۆ ئەگەری جەنگێکی گەورە ئامادە دەکات زیاتر لە 1000 بار هەڵگریان گواستوتەوە ڕۆژئاوای کوردستان. ڕوانگەی سووری بۆ مافەکانی مرۆڤ ئاشکرا دەکات هێزەکانی هاوپەیمانی نێودەوڵەتی لە ڕێگەی وشکانی و ئاسمانی و هێزی سەربازی دەهێنە بنکەکانیان لە سووریا. سڵاوتان لێبێت، من پشتیوان کەریمم لە یەک باسی ئەمڕۆدا زانیاری ورد لەسەر ئەگەری سەرهەڵدانی ئەم جەنگە دەخەمەڕوو. بەپێی راپۆرتێکی ڕوانگەی سووری بۆ مافەکانی مرۆڤ لە ماوەی ئەم مانگەدا 178 بار هەڵگر گەیشتونەتە دەست هێزەکانی هاوپەیمانی نێودەوڵەتی لە سووریا. هەروەها 7 فڕۆکەی بار هەڵگری ئەمریکی لە بنکەی سەربازەکانیان نیشتونەتەوە. بەگشتی لە سەرەتای ئەم ساڵەوە تا ئەمڕۆ 1233 بار هەڵگر و 72 فڕۆکەی پڕ لە پێداویستی سەربازی گواستراونەتەوە بۆ بنکە سەربازەکانی هێزەکانی هاوپەیمانی نێودەوڵەتی لە ڕۆژئاوای کوردستان و سووریا. هاوکات لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو هێزەکانی هاوپەیمانی نێودەوڵەتی شەڕی بنکە سەربازەکانی سووریایان بەرز کردوونەتەوە بەپێی ئەوەی هۆکارەکانی بزانن هاوتەریب لەگەڵ ئەنجامدانی مەشقی سەربازی بەچەکی جۆراوجۆر وردەکاری گواستنەوەی هێز و کۆمەکە سەربازەکان بۆ ڕۆژئاوای کوردستان و سووریا. 6 تەمووز فڕۆکەیەکی بار هەڵگری ئەمریکی پڕ لە کەرەستەی لۆجستی و سەربازی کە لە ئاسمانی عێراقەوە گەیشتونەتە بنکەی هاوپەیمانی نێودەوڵەتی لە لادێکانی شارۆچکەی ڕومەیلان لە باکووری حەسەکە. لە هەمان ڕۆژ جارێکی تر فڕۆکێکی بار هەڵگری بنکەی کێڵگەی غازی کۆنیکۆ لە لادەی باکووری دێرەزورە و نیشتونەتەوە و سەربازەکانی تێدا بووە. لە 8 تەمووز هێزەکانی هاوپەیمانان لە ڕێگەی دەروازە سنووری ئەلوەلید لەگەڵ هەرێمی کوردستان کاروانێکی دیکەی سەربازی کە پێک هاتبوو لە 38 بار هەڵگر و تانکی سوتەمەنی و بار هەڵگری داخراوە مۆردەی کارەبایی و باتری دژە فڕۆکیان هەڵگرتبوو بۆ قەسرۆک و گەیشتونەتە باکووری ئەلحەسەکە. 9 تەمووز 2 فڕۆکەی بار هەڵگر لە عێراقەوە کە کێرستەی سەربازی و لۆژستیان پێ بووە لە بنکەی خۆیان لە خەراب الجەزیر لە لادەی ڕومەیلان لە باشووری حەسەکە نیشتونەتەوە. هەمان ڕۆژ هێزەکانی هاوپەیمانی نێودەوڵەتی کاروانێکی سەربازیان هێناوە کە پێک هاتبوون لە 20 بار هەڵگر کە کەرستەی سەربازی و کەرستەی لۆژستی و پزیشکیان هەڵگرت. هەروەها سندوقێکی داخراو لە ڕێگەی دەروازە سنووری ئەلوەلید لە هەرێمی کوردستان و عێراق بۆ بنکەی هاوپەیمانان لە لادەی حەسەکە. 11 تەمووز کاروانێکی دیکەی سەربازی کە پێک هاتبوو لە 15 بار هەڵگر لە ڕێگەی دەروازە سنووری ئەلوەلید لەگەڵ هەرێمی کوردستان و عێراق گەیشتونەتە باکووری ڕۆژهەڵاتی سووریا. 25 باڵ هەڵگری دیکە کە کەرستەی سەربازی و چەک و تەخەمەنی و سندوقی داخراو و تانک و سوتەمەنیان هەڵگرتووە بەرەو بنکەی تەلبەیدەر لە باکووری حەسەکە بەڕێکەوتوون. 12 تەمووز فڕۆکێکی بار هەڵگرت کە کەرستەی سەربازی و لۆژستی هەڵگرتووە لە بنکەی کێڵگەی نەوتی ئەلعومەر لە ڕۆژهەڵاتی دێرەزور نیشتونەتەوە. 16 تەمووز 20 بار هەڵگری کەلوپەلی سەربازی و کەرستەی لۆژستی و پزیشکی و سندوق و تانکی سوتەمەنی و بەیاوەری 4 زڕی پشت بۆ پاراستنیان لە دەروازە سنووری ئەلوەلید لەگەڵ هەرێمی کوردستان بۆ بنکەی هاوپەیمانان لە کێڵگەی نەوتی ئەلعومەر کە گەورەترین بنکەی خۆیان لە سووریا نێردراوە. هەروەها 8 تەمووز فڕۆکەیەکی بار هەڵگری سەربازی سەر بە هێزەکانی ئەمریکا لە بنکەی خەراب لە لادەی ڕومەیلان لە باشکووری حەسەکە نیشتوتەوە کە سەربازانی ئەمریکی و کەرستەی سەربازی و لۆجستی تێدا بووە بۆ بەهێزکردنی بنکە لە پێشبینیکردنی ئاگەری هێرشەکاندا. 20 تەمووز فڕۆکێکی تری پڕ لە کەلوپەلی سەربازی و چەک و تەقەمەنی و کەرستەی لۆجستی و سەربازە ئەمریکەکانی هەڵگرتووە بۆ بنکەی خەراب لە ڕومەیلان لە باکووری حەسەکە نیشتۆتەوە. هەمان ڕۆژ 25 بار هەڵگری دیکەی سوتەمەنی و کەرستەی داخرا و کەرستەی لۆژستی لە دەروازەی سنووری ئەلوەلیدەوە گەیشتونەتە بنکە سەربازەکانی حەسەکە. 22 تەمووز هێزەکانی هاوپەیمانی نێودەوڵەتی 35 بار هەڵگری داخرا و سڕی پۆشیان هێنا کە پڕ کرابوون لە کەرستەی سەربازی و ئۆتۆمبیلی موشک هاوێش. جگە لە چەند بار هەڵگرێکی دیکە کە کەرستەی لۆجستیان هەڵگرتووە گەیشتونەتە بنکەکانی هاوپەیمانان و نێودەوڵەتی لە لادەکانی حەسەکە. بە یارمەتی هاوکاران من یەک باسی ئەمڕۆمان پێشکەشکردن. هەر شاد بن.